غريب بيد وسط يارم دوای 18 ڕۆژ لە ململانی لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا دوجار هونەرمەندی پایەبەرزی کەرکووک و کوردستان سابیر کوردستانی دوا ماڵ ئاوایی لە خزم و دۆست و هاوڕێ و هەوادارانی کرد و لە مەراسیمێکدا بەلەبەر چاوگرتنی ڕێنمایە تەندروستیەکان لە گۆڕستانی ڕەحیماوەی شاری کەرکووک بە خاک سپێردرا. بنەماڵە و کەس و کار و هاوڕێ و هەواڵان و دۆستان و ئازیزانی خوالێ خۆش بوو مامۆستا سابیر کوردستانی بەداخ و پەژارێکی زۆرە و ئەمڕۆ ماڵ ئاوایی لە کەسایەتی ناودار و شاعیر و هونەرمەندی پایەبەرزی گەلەکەمان دەکەین. خوالێ خۆشبوو جگەرە دەنگە بە سۆزەکەی خاوەنی کەسایەتیەکی سەنگین و نیشتیمان پەروەر و تەنها نازناوی کوردستانی گەواهیدەری ئەو ڕاستیە دەسەلمێنێ ئەم کەڵە پیاوە چەند وەفادار بە ئەمەک بووە بۆ خاچی پیرۆزی کوردستان. هەر بۆی ئەمڕۆ دەتوانین بڵین مێژووی شانازی خوالێ خۆش بوو مامۆستا سابیر کوردستانی تەناهی بنەماڵەکەی نییە بەڵکو مڵکی هەموو هاونیشتیمانیەکی کوردستان و خاچی کوردستانە. لە دەستدانی ئەم کەسایەتیە ناودارە کە لێنێکی گەورە لە نێو ڕەوتی هونەری کوردی و دۆستان و ئازیزانی دروست کرد. بە ناوی مەڵبەندی دوی ڕێخستنی کەرکووکەوە پرسە و سەرخۆشی و هاوخەمی خۆمان ئاڕاستەی سەرجەم کەس و کار و بنەماڵە سەربەرزەکەی و تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و بەتایبەت کەرکووچەکان دەکەین. نزا دەکەین لە ێزدانی مەزن جێگای بەهەشتی بەرین بێت و خوای گەورە سەبووری هەموو لایەکمان بدات. ئەی بەندەی بێچارەی خوانەوەی بەندەی خوا. کەسوکاری هونەرمەندی کۆچکرد و سپاس و ستایشی دەستگای تەندروستی پێشمەرگە و نەخۆشخانەی ئاسایان کرد کە لە ماوەی ئەو چەند ڕۆژەی هونەرمەندی کۆچکرد و لەژێر چاودێری تەندروستیدا بووە تەواوی پێداویستیە تەندروستیەکانیان بۆ دابین کردووە. سەرەتای توشبوونەکەی بە سووکی گرتی بەڵام دوای ئەوەی کە داخل کرا لە خەستەخانە وردە وردە بەهۆی ئینتیهابەکەیەوە تەندروستی تێکچوو ماوەی 18 ڕۆژێش لە خەستخانە مایەوە. زۆر سپاسی خەستخانەی ئاسا و شۆڕش ئەەکەین بە تایبەتی ترمان. سەرەتا سوپاسی هەموو بە ڕێزاناکەین کە ئامادەبوونە لە مەراسیمی ناشتنی. سوپاس و ڕێزمان بۆ هەموو ئەو برایانە ئەو خوشکانی کە لە سلێمانی ئەو ماوەیە کە بەڕاستی هاوکاری کاکسابیر بوونە لە نەخۆشخانە. سوپاسی گەرمی بێپایانمان بۆ دەستگای مرۆیی مام کە لە یەکەم ڕۆژەوە بەڕاستی لەگەڵ کاکسابیر بوونە تا دواهەناسە هەموو کار ئاسانی و هەموو خەمخۆرێکیان بۆ کردووە. سوپاسی هاوسەرۆکانی یەکێتی نیشتمانی کوردستانەکەین کە بە درێژایی ئەو ماوەی کاکسابیر لە نەخۆشخانە بووە چاودێریان کردو بە دەنجەوە هاتوون و خەمیان خواردووە. هونەرمەند سابیر کوردستانی لە ساڵی 1955 لەدایک بووە و هەر لە سەرەتای تەمەنی مناڵیدا بەهۆی بەکارهێنانی چارەسەری نەخۆشی بەهەڵا چاوەکانی لەدەستداوە و لە ساڵی 1970 دەستی کردووە بە کاری هونەری و خاوەندەیان گۆرانی و مەقامی ڕەسەنی کوردیە و لە ساڵی 1970 یەکەم گۆرانی لە تەلەڤیزۆنی کەرکووک تۆمار کردووە و خاوەنی 3 کچ و کوڕێکە. ئێوارەی ڕۆژی دووشەممە هورەنبەندە ڕەسەنەکەی کەرکووک و گەرمیان بۆ هەمیشە ماڵ ئاوایی لە دۆست و خزم و هاوڕێ و هەوادارانی هونەر کرد. ئازادشکوور گەلی کوردستان کەرکووک. غريب من غريب وغريب من غريب